کەشتی ئۆپن ئارمز یان باوشی کراوە پاش 4 ڕۆژ لە بەندەری بەرتەلۆنە لە باکووری ڕۆژهەڵاتی ئیسپانیا لەنگەری گرت. سەرنشینەکانی لە کەشتیەکەی قاچاقچیان لە کەناری لیبیا گۆسرابوونەوە پاشەوەی ماڵتاوی ئیتالیا ڕێگەیان پێنەدا بوو لەوەی لەنگەر بگرێت. ئێمە توانیمان 6 کۆچبەر ڕزگار بکەین بەداخەوە نزیەکەی 500 کۆچبەری دیکە کە لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا دایان هەویزت بۆ ئوروپا دەرباز بن جانیان لەدەستداوە. وڵاتانی کەنارەکانی ئەوروپایی ڕەخنەیان لێگیراوە بۆ ڕێگەنەدان لە هاتنە خوارەوەی کۆچبەرەکان. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 50,000 کەس لە باکووری ئەفریقاوە لە ڕێی دەریای ناوەڕاستەوە گەیشتونەتە ئەوروپا. ئایا ئێمەی ئەوروپایی کە 500 میلیۆن کەسین ناتوانین سەر و سەودا لەگەڵ گەیشتنی 50,000 کەس بکەین؟ سنوورەکان و ئەم گەشتەی پەنابەران نمونەیەکی لەبەرچاوە. ئەو سنوورانەی ئێمە لە ئەوروپا سنووری یۆنانی و ئیتالی و ئیسپانی نییە، بەڵکو سنووری ئەوروپایین. بەڵام شیانی هەیە شەپوری کۆچبەران لە ئەفریقاوە بۆ دەیان ساڵ ڕانەوەستیە بۆ ئەوروپایەکان نگەرانن لەبارەی ڕەنج و مێنێتەکانی. حکوومەتانی دژ بە کۆچبەران لە چوونە سەرەوەدایە و هەندی وڵاتانیش کۆچبەران وەرناگرن. ڕاویشکاری ئەڵمانی ئەنگیلا مێرکل لە چاپێکەوتنێکدا کە لە ڕۆژ یەکشەمە بەڵاو بووەوە وتی ئەوەی کە پێدەوەترێ وڵاتانی هێڵی پێشەوە دەبی یارمەتی بدەن لە پرۆسەی کۆچبەران. ناوچەکانی گواستنەوە سنووردارن چونکە بەپێی دەستورمان ناتوانین زیاتر لە 48 کاتژمێر ئازادی تاک سنووردار بکەین. ئەوەش مانای ئەوەیە لەو ماوەیەدا کە تا کۆتایی ڕۆژی داهاتووە گواستنەوە بۆ وڵاتی سێهەم دەبێت تەواو بێت. سەرۆکی فەرەنساوی ئێمانوئێل ماکرۆن لە هەوڵی پێکردانی ناوەندی یەکدایی لە باکووری ئەفریقا بۆ ئەوەی تەنها ئەو کەسانەی پەنابەریان پێدراوە بیان بۆ ئەوروپا. بەڵام سەرەتا پێویستە ڕاشکاو بین، شەڕ بکەین دژی قاچاقچیەکان. ئەمە سەرتۆپکی کارەکانمانە. ئەوەی ئێستاکە دەیکەین لە ساحیل ئەمە ئەوەیە کە لە حکوومەتی لیبیای دەخوازین. ئەمە ئەوەیە کە دەمانەوێت لە لیبیا چارەسەری بکەین و ئەمە ڕابوەستێنین. وڵاتانی ئەوروپایی دەمێکە لە لیبیا داوا دەکەن کارێکی زۆرتر بکات بۆ ڕاگررتنی قاژاغیکردن بە هاوڵاتیان لە کەنارەکانیەوە. بەڵام بازرگانی نایاسایی لە گەشە سندندایە لە کاتێکدا کەسانی بێچارە پارەیەکی زۆر دەدەن بۆ ئەوەی سواری بەلەمێکی پلاستیکی بن کە لەوانەیە بۆ مردن و یاخۆ ژیانێکی باشتر بیان بات.